ئەی تازە جوان پیرم و ئفتادە و کەوتوم تاماوە حەیاتم دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر چووم قوربانی وەفاتم تۆ یوسفینەوە حوسنی لەسەر میسری جینانی من پیرم و فانی لەم کولبەی ئەحزانە نەزیندوم و نەمردوم هەروە بە تەماتم بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و دڵخۆشم کە لەگەڵتانم لە پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژەیە گفتوگۆی بەرنامەی بانێژەی ئەم جارە و پرسی ئەم جارەی بەرنامەی بانێژە باسێکی جددی و تایبەت و ئەدەبیە بێت دەربارەی پرسی ئەدەبیات قوتابخانەی شعری بابان یان قوتابخانەی نالی و هاوڕێکانی یان قوتابخانەی سلێمانی ئەدەبیاتی کرمانجی خوارو یان ناوەڕازی ئەدەبیاتی شێوەزاری سلێمانی و دەوروبەری بابەتی ئەم جاری بەرنامەکەمە بێ گفتوگۆەکەم دەربارەی جۆری ناونانی قوتابخانە ئەدەبیەکان و گرنگیان و هەروەها ئەو سەرنجانی کە لەبارەی ناونانی قوتابخانەکەەوە هەیە کە بەجۆرە لە جۆرەکان بە زۆری بەو ناوەوە ڕۆشتۆ قوتابخانەی شعری بابان هەندێک سەرنج و ڕای تایبەت هەیە میوانەکەم پێی وایە کە ئەکری ئەم ناوە بۆ جۆرە نەبێت ئەتوانین وا ناوی برێن قوتابخانەی نالی و هاوڕێکانی هەندێک پرس و بابەت و پرسیارکردن لەبارەی جۆری ناونانی قوتابخانەکەەوە و هەروەها شاعیرەکانی ناو قوتابخانەی شعری بابان و بەجۆرە لە جۆرەکان هەندێک لە تایبەتمەندی و سەبکی تایبەتی ناو قوتابخانە شعریەکە گفتوگۆ ئەەکەم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر حەمەنوودی کاکی پرۆفیسۆری ئەدەبیات لە زانکۆی سلێمانی بەشی کوردی کاکتۆریان زۆر زۆر بەخێر بێ و زۆر زۆر خۆشحاڵ بووم. زۆر سوپاس دەکەم سوپاسی بەڕێستان و بەرنامەکەشت و ئەم کەناڵەکەم کە هەوڵی سەرەکی ئەوەیە کە زمان بە تایبەتی ئەدەبی کوردی بڵاو کاتەوە و لە ناو ببە کەناڵێکی ناوەند لە بینی ئەکادمیان و بەتواناکان لە شاعیرەکان و لە زۆر کەس لەگەڵ کۆمەڵانی خەڵکە دانەبرانێکی ئەوە هەبێک کە بتوانین ئەو پەیامەی ئێمە بگەینین ناو خەڵک. دەست خۆش بێ کاکتۆریان ئاشکرایە ئەدەبیاتی کوردی لە ناو شێوەزارەکانە بە تایبەت بە چوار شێوەزاری سەرەکی کە باس کراوە ئەدەبیاتی شێوەزاری لۆڕێی ئەدەبیاتی شێوەزاری گۆرانی ئەدەبیاتی کرمانجی خوار و ژوور و لەو نێوەندەدا لە ناو شێوەزارە جیاوازەکانە هەندێک گرفت هەیە کە من نامەوێت بچمەوە سەری ئەمڕۆ باز لە قوتابخانەی شعری بابان بکەین. باپرسیارەکەم ئەوە بێ قوتابخانەی شعری بابان کامەیە چوارچێوەکەی سنوورەکەی شاعیرەکانی بەو شکڵە ڕۆشتویان بەو فۆرم و بەو ناوە ڕۆشتوی ئێسش لە توێژینەوە ئەکادیمیەکان و دەرەوەی ئەکادیمیاشا پێوترێ قوتابخانەی شعری بابان ئەم شاعیرەکانی کێن وە چوارچێوەکەی کامەیە بۆچی بەڕێستان پێتان وایە نابێ ئێمە ناوی قوتابخانەکە بە ناوی شوێنەکەەوە یا بە ناوی مێرنشینەکەەوە بنین بەڕێزت سەرنجێکت هەیە لەسەرەوەی کە ئەبێ قوتابخانەکە قوتابخانەی شعری نالی و هاوڕێکانی بێ دوای ئێمە سەر ئەم پرسیارە بۆچی نالی و هاوڕێکانی بەڵام باپرسەکە ئەوە بێ ئەو قوتابخانە کامەیە چۆن نتوانین ئەو قوتابخانەیە بناسیێنین ئەگەر سەرەداوێکی مێژووی کورت و پوخت لەبارەی قوتابخانەکەەوە بۆمان باسکی سپاس دەکەم. سوپاس بۆ بەڕێستان بەڕاستی لە پرسیارەکەی بەڕێستانە ڕەهەندی زۆر و وەڵامی زۆر هەڵەگرێت بەڵام ئێمە لە گفتوگۆیەکی ئاوا دۆستانە و سنووردارە ناتوانانی وەڵامی هەموو پرسیارەکە بیتەوە بەڵام کۆمەڵێ زانیاریە خینە ڕوو کە ناوەڕۆکی پرسیارەکان بێت یان هەندێشت با بەدەستەوە بۆ نمونە ئێمە ڕاستە ئەبێ سەیری ئەدەبی نەتەوە دراوسەکانە بکەی سەیری ئەدەبی نەتەوە دوورەکان و جیهانیش بکەی بەڵام هەموو شتێکی ئەوان ناچەسپێ بە سەری ئێمەدا هەموو نەتەوەیەک لە ڕووی ئەدەبیاتە و لە ڕووی زمانی خۆیەوە کۆمەڵێک تایبەتمەندی و خەسڵەتی خۆی هەیە قوتابخانەی شیعری کلاسیکی ئەتوانین بڵین کلاسیکی سەردەمێکی نوێ لە بڵین 1970 دەست پێ بکات ئەو سەردەمی کە نالی و هاوڕێکانی تیا بووە تا ئێستا بە هەڵە ناوێکی لێنراوە ئێمە خصوصیات یا تایبەتمەندی یان شێوازی ئەو جۆرە شعری لەو قوتابخانەیە پەیڕەو کراوە ئەتوانی چەند تایبەتمەندیەکی هەبووە بێگومان شاعیرەکان هەمویان دەرچووی ئەکادیمیای مزگەوت بوون مزگەوت شوێنێک بووە حجرێکی لە تەنیشتۆ بۆ شوێنی خوێندن بووە لە کوردستانەوە بۆ تا ئێستش زۆربەی مزگەوتەکان فەقێ و خوێنکاری تایە ئەو خوێنکارانە بوون بە شاعیر
بەڵام سەرچاوەکانیان سەرچاوی معریفی کتێبی ئاینی ئیسلامی پیرۆز بووە، کتێبی زمانی فارسی بووە، زمانی عەرەبی، شاعر عەرەبەکان، شاعر فارسەکان و هەندێک لە ئەدەبیاتی تورکیش. ئەمە خەسڵەتێک ئەتوانین لەوە خەسڵەت و تایبەتمەندی شێوازی ئەو قوتابخانە دەربێنی. یەکەم لە ڕووی زمانەوە زمانێکیان پەیڕەو کردو، داهێنانەکە ئالێرایە بە دەسام قەز بە دەستکرد نالی دەستی پێکردو بە زمانی کوردی ناوچەی سلێمانی. ئەوەش لەوە ئەوە گەینە کە زمانەکە تایبەت نییە بە ناو سلێمانی و یا هیچ بابانەوە. زمانەکە هی ناوچەیەکی فراوانی سلێمانی و متوربەشی کردووە بە وشەیەکەوە. ئەمە لە ڕووی زمانە و لە ڕووی فۆرمەوە هەر زمانش ئەگرێتەوە کاریگەری زمانی عەرەبی و ئەدەبیاتی عەرەبی و شعری سەروادار و چێژدار و ئەمانە کاریگەری زمانی فارسی. قوتابخانەکە ئەمانە زۆر لە خۆیەگرێت شعرەکانیان. کاک دکتۆر هەر نالی و سالم و کوردی بوون لەو سەردەمایە خەڵکی تریش هەبوو ئەو توانایی نەبوو بێتە ناو باڵێن بازنەکەەوە. بۆچی لە ناو قوتابخانەی باڵێن شعری بابانە زیاتر وەکو سێ کوچکەیەک کە بە سێ کوچکەی بابانیش ناوەکە ڕۆشتووە، بۆچی زیاتر ئەو سێ شاعرە هەن؟ یانی خەڵکی تریش هەبووە یان بۆ ئەگەر هەبوون بۆ نەهاتوونەتە ناو پرسەکە و بۆ ناوەکە بۆ لەوانەیە تۆ پرسیارەکە و ڕاستەخۆ لەسەر کەسان و یا شاعرانێک بوو بێ ئەگەر هەبێت جگە لەو سیانە. بەڵام من پێشتر ئەگەر بوارم بیت و پێ و قبول بێت حەزەکەم تێبینیەک بم لە ئەدەبی نەتەوەکانیشا هەڵەی ڕۆیشتوو هەیە، ناو هەیە، بەڵام ئەوان خێراتر چاکیەکەنەوە. من برادێکی عەرەبم هەبوو لە دەرەوەی وڵات، وتی گرفتەکەی ئێمە نەتەوەی دووەم و سێمن وەکو فارسەکان و تورک و کورد و ئێوەمانان زۆر شتمان ڕاست کردوێتەوە، خۆمان پەیڕەوی یەکەین، بەڵام کورد هەرەڵێ ئەدەبی جاهیلی بۆ نمونە. وتی ئێمە ئەدەبی جاهیلیمان کردووە بە ئەدەبی پێشی ئیسلام، بەسەر ڕاستمان کردوێتەوە ڕۆشتووە. ئەوەم بۆ گرنگە کاک دکتۆر دوای چینە سەری ویستم جارە هەر قوتابخانەکە بناسێنین. بەڵێ باشە لەگەڵ نالی و سالم و کوردیا خەڵکی تر هەبوو. بەڵێ ئێستا وەڵامی ئەوەشتەمەوە بەپی ئەو بۆچوونە بێت و ئەمە شتێکی زانستیشە. ئێمەش ئەبێت تەجاوازێ بکەین تۆزێ خێراییەک بە پەلە بین لەوەی کە کامە بە ڕاست زانی لەگەڵ قسەی ناو توێژینەوە زانستیەکان لە زانکۆکان یەکەم جار من لەبەرەوە ناڵێم کە هەر کابرایەکیان مامۆستایەکی زانکۆم مامۆستای بەڕێزی کەشەیە لە دەرەوەی زانکۆ بەرهەمی ئەدەبی و فکری چاکی هەیە. ئەگەر بەڕاستی زانی ئەوانش پەیڕەوکە جگەلەوە سێم خۆت بڕیار دەربە بیر بکەرەوە. بیرکردنەوە وەکو کانتە ئەڵێ من هیچم نەوت. ئەو فەیلسوفە گەورەی ئەڵمان ئەڵێ من تەنیاوە نەموتووە بیرکەنەوە سێم هەر بیرکەرەوە. تۆ خۆت بیرکەرەوە یەکێ لەو شتانە و بەڕاستی بزانە. ئەنجا وەڵامی پرسیارەکەی بەڕێزیشتان جگەل لەو تایبەتمەندی و خەسڵەتی ئەو کۆمەڵە شاعرە یەکێک لە وەڵامەکان ئەوەیە ئایا کەسانی کە هەبووە بەڵێ هەبوون پێش نالیش، بەڵام زۆر دەگمەنن. ئەمە یەک دەگمەن و کەمن. لەگەڵ کەمی و دەگمەنیانە شعریشان و بەرهەمیان کەم بووە. یەکێک لە تایبەتمەندیەکانی شعری کلاسیکی بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چونکە ئێمە بە کاریگەرین بە ئەدەبی عەرەبیەوە شعری کلاسیکی عەرەبی شعری کلاسیکی فارسی ئەم دوونەتەوە دراوسەیە. زۆر شاعرانی ئێمەش پەیڕەی ئەوانیان کردو لە مەلای جزیری و پێشتر بابەتایری هەمەدەمنی و مەلای پەرێشان و تر سەردەمی نالیش مەولەوی تێەکەی ئەوانە پەیڕەوی شعری عەرەبیان کردو. دەستوری شعری ستونی عەرەبی چۆن بۆ لە قوتابخانەکەشا هەبووە. ئەمە ئەو بەڵام ئەو شاعرانی کە لەو سەردەما هەبوون لەگەڵ نالی و ئەوانە بێجگە ئەم سیانە و پێش نالی یەکێ لە مەرجە گرنگەکانی شعری کلاسیکی ئەوەیە دیوانیان هەبێ. بوونی دیوان چییە؟ دیوان ئەبێ شعرێ هەبێ لە ئەلفەوە بۆ یا بە پێی سەرواکان بە پێی دەنگ و فۆنەتیکی زمانی عەرەبی. ئەنجا ئەبێ شعرێ هەبێ بە زانستی عەروس بە هەموو دەریاکان. شاعرەکان دوو دەریایان هەڵبژاردە و کوردەکانی خۆمان زیاتر یا چوار، بەڵام توانیان بەسەر هەر 16 دەریاکەی خەلیلی ئەحمەدی فەرایدی هەبووە. ئەمانە تایبەتمەندی و قوتابخانە بوون. ئەنجا
دەستپێکردنەکە چییە کە وتمان چەند کەسێکی کە شاعر هەبوو بەڵام وان ناودار نەبوون لەبەرەوەی دیوانیان نەبووە لەبەرەوەی شعریان زۆر نەبووە لەبەرەوەی توانای ئەویان نەبووە بەو پێ و دانگ و ئەو شەرتە پێش وەخت دانراوانی کە بۆ شعری کلاسیکی دانراوە تەنیا نالیش لەوانەیە لە پرسیاری کە تاوەڵامی و بۆچی لە پێشاڵین نالی ناڵین سالم یا کوردی حتمما کاکتۆر بابینە سەر ناوی قوتابخانەکە قوتابخانەی شعری بابان بۆچی بابان جێی نابێتەوە بەپێی تەسەوری بەڕێستان لەگەڵ ناوی قوتابخانەکە دواتر بازە نالیەکەین بەس بارە لەسەر بابان بوەستین بۆچی بەڕای بەڕێستان بابان وەکو ناوی میرنشینەکە وە هەوەکو سنوورێکی جوگرافی بۆچی لەگەڵ ناوی قوتابخانە دەبێتە کۆک نییە یا یەک ناگرێت ڕاست ئێمە وەکو پێشتر ئاماژەیەکی کورتم پیات تۆ ئەبێ یان سەیری لێکۆڵینە و توێژینەوە و بەرهەمی نەتەوەکانی کە بکەیت هەرچە من لە هەندێشتا لەگەڵ ئەوان نیم چونکە خۆت بۆ خۆتی شتیت یان ئەبێ بیرکەیتەوە شتێکی ڕاست بە ئەنجام گەیەنیت ئێمە هەردووکیان با سەی بکەین لە قوتابخانە ئەدەبیەکان یان وەکو مەدرسەی شیعریە ئەوە بڵێ مەدرسەی ئەدەبی ئەوەی ئەوروپا بە هیچ جۆرێک ئەتوانی هەندێشتی تا ببینیتەوە لە ئەدەبی کوردیە بەڵام ناتوانانی پڕاوپڕ بڵێ ئێمە قوتابخانی کلاسیزمان هەیە بەڵێ هەمانە بەڵام ئەو مەرجانەیە ئەو خاڵانی ڕیزبەندی کراوە کە تایبەتمەندی قوتابخانی کلاسیکە لە ئەوروپا لە لای کووردا نایبینیتەوە یان هەمووی پراوپڕ نابینیت تایەتی ڕۆمانسیت بەهەرحاڵ ریالیزم بەو شێوەیە هەیە بوونیان هەیە لەوانەیە پاش و پێشکەوت بێ ئێمە ریالیزمان هەیە لای بابە تایر کە سەردەمی کلاسیکە بەڵێ ڕۆمانسیەت لە لای مەولەوی ئەوەنە زۆرە لای بێسارانی هەیە لای ئێوانە کە ئێمە لە سەردەمێکی شعری نوێ باسیەکەین ئەمە یەک دوو هەم وەکو ناوی قوتابخانەکە بە ڕێزی پرسیاری لێەوە کرد قوتابخانەکە بۆ دروست نییە بڵین قوتابخانەی بابان بەڕای من لەوانەیە چەند کەسێکی کەش تا ئێستا من هەرچەند بە نووسین نەمدیوە بەڵام من لە بەرهەمێکمە لە نامی ماستەرەکەوم بە چەند خاڵێک سەلماندووە کە قوتابخانەی بابان نوێیە ئەو ناوە لە کۆنا هەرچەند ئاماژەیە لە هەندێک شیعری سالم حاجی قاری کۆیی بەڵام ئەوان ناڵێن قوتابخانە باز لە ناوچەکەن لە شوێن جێگا منیش ئەزانم ئەوە هەیە لە سلێمانیا ژیاون باز لەوەیەکە ئەبێ بڵێ ئەنجا پێش ئەوەی وەڵامێکی تەواو بینەوە بابانەکان ئەبێ من داوا لە بەڕێستان و لە خەڵکی شەکەم لێم نەگرن بە شێوەیەک ئەم تێبینیە وەرگرن بابانەکان دەسەڵاتێکی فەرمی میرنشینیان هەبووە ئینکار ناکرێت لە بوونی توانا و دەسەڵاتی کۆمەڵێشتیان وەکو حکومڕانی وەکو فەرمانڕەوایی دەسەڵاتیان هەبووە توانیان هەبووە لەشکریان هەبووە سەربازیان هەبووە سەرمایە و دارۆغەیان هەبووە پارەداریان هەبووە دارایی و ئەمانە جگەلەوە سوڵتەیەک یا دەسەڵاتێک کە ئەو وەکو کیانێک بۆ خۆی ئەگەر بچووک بێت تۆ ناوی لێ بنی میرنشینی لە هەموو دنیا وا بووە یا لە شوێنێک لە دوورگەی عەرەبەوە بیڵێ هەتاوەکو ئەوروپا لە هۆڵندا و فلان شوێن و ئەڵمانیاش میرنشین بووە ئەو تایبەتمەندیانەی ئەو میرنشینە لە کوردستانیشە بووە بابانیەکان وەکووتم لەشکر و ئەو شتانیان هەبووە یەکێک لە بوون و وەکو بڵێ ناسنامەی میرنشینەکە ئەبێ لایەنێکی هەبێویش چیە لایەنی معریفی ئەکادیمی بوونی خوێندن پەروەردە فێرکردن ئەمە لە کووا بووە بەپێی ناوچەکە مزگەوت بووە بابانەکان مزگەوتیان کردوتەوە مزگەوتی عنی خوێندنگە جگە لە لایەنە پەرستن و خواپەرستیەکەی ناوی میرنشین کێشت نییە لەگەڵیا وەکو ناوی قوتابخانە گرفتمانەیە لەگەڵ ببوورە وەکو ئەدەب وەکو میرنشینی بابان هەیە ئینکار ناکرێ هەبووە و تا ئێسش بەردەوام ناوەکەی وترێت لە وەکو کایەکی مێژووی باسیەکەی بەڵام وەکو ئەدەب لەگەڵ ڕێزمە ئەوان بابانیەکان زۆر یارمەتی خوێنەواری کوردیان ناوە یارمەتی مامۆستایان ناوە مزگەوتیان کردوتەوە
ئەگەر مامۆستایەکی بەتوانە لە بواری زانستی فقه و شەرع و ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە بابەتی دەرزوتنەوە لە هەرچ بابەتێکە بەتوانا بووبێ لە دوورترین دێوە چوون پارەیان خرج کردو هێنانەتە ناو مزگەوتەکانی قەڵات چوالان یان سلێمانی وتوانە لێرە دەرس بڵێرەوە کتێبی گرانبەها لە دوورترین شوێنەوە خەڵکیان ناردووە ئیتر ئایا بە پارە بێت پارە بوو بێ یان بە هەندێک کەلوپەل و شتیوە کتێبیان کڕیوە هێناویانە ئێستا بەڵگەی قسەکانم ئەو کتێبانە ماون لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی ئەمانیان کردووە یارمەتی زانست بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ قوتابخانەیەکی نوێی ئەدەبی کلاسیکی بەناوی ئەوانە ناوبنی لەبەر ئەم هۆیانە بابانەکان خۆیان ئەمانیان کەوتم پێشتر کردووە بە ڕەخنە لێم مەگرن بەڵام خۆیان شاعریانتیان نەبووەکو نالی و سالم و کوردی شاعرێکیان تیا بووە ئەحمە پاشای بابان چەند پارچە شعرێکی هەیە کە لە ژماری پەنجەکانی دەست تێناپەڕێت خوێنەوارێکی باش بووە تەنیا ئەو هێزەی نەبوو بێتە ئاستەی نالی و سالم و کوردی نەبووە بەڵام خوێنەوار بووە دۆست و هاوڕێشیان بووە ئەمە یەک دووهەم وەکو ئەم سێ شاعرە نە کوردی نە سالم نە نالی لە بنەماڵی بابان نەبوون هەندێ هەوڵ هەیەش دەڵێنەوانە بە هیچ جۆرە بابانی نەبوون یەکیان شارە زوریە دوانیان بە ڕەسەنایەتی خەڵکی ناوچەی سنە و سنن کوردیش و سالمیش وڵێن ئامۆزایی یەکن ئەمە وەکو شتێکی کۆمەڵایەتی بنەماڵە دوو وەکو شتی ئەکادیمیش بڵێن تا ئێستا من نەمدیوەیە ئەگەر حەزەکەم یەکێک پێم بڵێ فەرمانێکی میری نییە میرەکانی بابان بە خوێنواری ناو مزگەوتەکان و حوجرەکان مەدرسە پیرۆزە ئاینەکانیان وتی بێ لە مەولا ئەبێ ئێوە بە کوردی شعر بنووسن ئەوە تەنیا نالی بووە داهێنانی ئەوەی کردووە بە شعر نووسیەتی لەبەر ئەوە مافەکە ئەگەڕێنینەوە بۆ نالی ئەبێ بڵێ قوتابخانەی نالی و هاوڕێکانی یا تەنیا نالی نەڵی قوتابخانەی بابان چونکە وەکوتم فەرمانڕەواکانی بابان ئەمریان دەرنەکردووە ببوورە بە ئەمەش تەواوکەم هەر لە بواری زمانە بەڵگەی زۆر هەیە بابانەکان کە فەرمانڕەوانیان کردووە لە نێوان خۆیان لەگەڵ ئامۆزا و برا و ئەوانە لە چوار دەوری سلێمانی دەسەڵاتەکەیان یان لەگەڵ فەرمانڕەوایەکان لەگەڵ سوڵتەی بەرزتر دەسەڵاتی بەرزتر وەکو سەفەویەکان و عوسمانیەکان هینیان هەبووە پەیوەندی نامەگۆڕینەوەیان هەبووە هەموو نامەکانیان بە تورکی و عەرەبی و فارسی بووە ئەگەر بڵێن ئاخر ئەوان زمانیان نەزانی و ئەیان توانی هەر ئەوە کوردایەتی بووە بە زمانی خۆی بینووسێ ئەو کە ئەینێرێ بۆ شوێنی کە هیچ نەبێ لە بینی براکانیانە لە بینی خۆیانە بۆ کۆی سنجەق بۆ تەقتەق بۆ هەڵەبجە نامیان هەیە بە تورکیە ئەتەوێ بڵێ لەبەرەوەی نالی ئەو هێزی کوردی بوون و وەرچەرخانەی دیدگای لە زمانەکانی ترەوە بۆ کوردی کردووە ئەگەر لەبەر ئەوەش بێبێ ناوی بنێن قوتابخانەی نالی بێگومان باشە لە سەیری کتێبخانەی ئەوقافەکە یەک وشەی دەستخەتی بابانەکان نبینی بە زمانی کوردی باشە بۆم گرنگەوە وەکوتر ئێمە مادام لێرە لە پرسێکی وەکو ئەدەبا قسەکەین بەڕێزیشت پێ وایە کە زیاتر گرنگە ناوەکە ناوێکی ئەدەبی بێ وەگەوەی ناوێکی با بڵێن پێوەست بێ بە سنوورێکی جوگرافیەوە چونکە ئێمە مهتەمین بە قەزیە ئەدەبیاتەوە بە ناوی شاعیرەکەەوە ناو بدنێ هێشتا باشترە تا بە ناوی شوێنێکی جوگرافیەوە کاک دکتۆر وا پرسیاری دوای ئەوە بێ ئێمە تەرکیزمان لەسەر نالی بوو وەکو هێز چ وەکو ناوەکەش هەمیشە لە پێش ئەوانی ترەوەینین قوتابخانەی شعری نالی و هاوڕێکانی ئەلبەتە لە هاوڕێکانی سالم و کوردین بۆچی نالی پێشەخین بۆچی ناڵێن سالم و هاوڕێکانی یا بۆچی ناڵێن کوردی و هاوڕێکانی هێزی نالی وەکو سەرئامەدێک لە ناو قوتابخانەکەیە وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ناوبڕێکی کورت و دەست پێەکەینەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرم و ئەگەمەوەلاتە بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتان کاکتۆر لە پێش ناوبڕەکەەوە باسمان لەوە کرد بۆچی نالی و هاوڕێکانی بۆچی نالیمان پێشخست ئەوانی ترمان کردە دواوەیان بۆچی نەمانوت سالم و هاوڕێکانی یا کوردی و هاوڕێکانی لەسەر نالی و هێزی نالی ئەگەر هەندێک قسم بۆ بکەی سپاس دەکەڵێ
وەڵامی پرسیارەکەی پێشوو دڵنیا بە بەڕێستان و بۆ کۆمەڵانی خەڵکی ڕۆشنبیر و ئەدەبی کوردی باسەکەم بەڵگەی زۆر لەوە زیاترەیە من چەند شتێکم باس کرد لەسەر ناوی قوتابخانەی نالی و هاوڕێکانی ئەجا وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بۆ نالی پێشەخەین بڕاتان بێ ئەتوانم 10 پەڕە 15 پەڕە لەسەر وەڵامی ئەو پرسیارە بنووسم یا بڵێم بەڵام کۆمەڵێکی لێڵە بژێرم یەک لە نووسینی شعری سالمیش و کوردیشە دوای ئەوانیش نەوەی دووەمیان حاجی قار ئەوان بەڕاستی خوێنەوار بوون شاعیر بوون لە ئاستی نالیە لە هەندێشت ناوی نالیان لە پێش خۆیان هێناوە ئەم ناوهێنانە ئەوە نەبووە بڵێ لەبەر ئەوەی ڕێز بۆ یا لەویان گرتوویەوە نە ئەکادیمی ڕۆز زۆر زۆر ڕازگۆی بوون لەگەڵ خۆیانە نالی بەتواناتر بۆ لە زۆر لایەنی شعریە دەست پێشکەریش بۆ کە خۆیڵێت تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە ئەم داوا دەکا بەڕاستی بەدەستان قەس کرد ئەنجاڵێ ببوورە ئەو شعرەکان دەگاتەوە بەس لەوە بوو بەڵێ شعری خەڵقیکەی دەگات خەڵکی شعری کەی دەگاتە شعری من بۆ ناسیی کەی لە دیقەتدا پەتک داوا لەگەڵ هەودا دەکا زۆر شتی کەی تایە کە باز لەوەکە جیاوازی خۆی ئەمە وشەکاری و مبالەغە نییە بەڕاستی لەوانەیە بڵێ هێشتا نالی کەمی وتووە لەسەر بەرهەمەکانی خۆی ئەوە زیاتر شانازی بەچیوە کردو بە زمانی کوردیەوە نەک زمانی خۆی بە شعری کوردیەوە ئەڵە کاکە دەست بۆ شیعر نووسین کە خەڵک بە عیبی زانیوە گەر بە ئەلفازم دەڵێن خۆ کوردیە خۆکردیە یعنی دەستکردە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی مانا دەکا ئەو هەردووکیانی وتووە ڕوخساریش و ناوەڕۆکیش بەڕاستی وەڵام زۆرە بۆ پرسیارە بەڵام ئەمە یەک کە یەکەم شاعران خۆیان نالی خۆی دووهەم بین سەر هەندێشت کە ببوورە خەڵک من گلەیم هەیە لە هەندێک ئەکادیمیەکانی هەندێک کەسەیە لە سۆشیال مێدیا ڤیدۆ دروست دەکات وازانێ خۆشتی داینە ئاگای لە نووسینی کۆن نییە من ئەتوانم کۆمەڵێ ناو بڵێم بێگومان ناونیشانی بابەتەکە لەگەڵ ڕێزمە بۆ خوالی خۆشببوو دکتۆر عەبدوڵڵا حەداد پێویستە ناوی ببیت کتێبێکی هەیە نامیلکەیە کە هەرچەند زۆر نییە بەڵام زۆر زانیاریتیایە لە ساڵی 2000 چاپی کردووە نالی لە دەرەوەی کوردستان ئەمە وەڵامی پرسیارەکەی بەڕێستانە نالی لە ناو کوردستانە زۆر بڵاو بوویەوە خێرا یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەشی تا ئەو سەردەمەی نالی مەولەویش لەگەڵای بپەیڕەوی شێوەزار یا دیالێکتە گەرەوە بڵین شێوەزاری هەورامیانە کرد بۆ شێعروتن کە پێڵێن گۆران هەندێ نووسەر و ڕۆشنبیری بەڕێزی هەورامی هەیە ئەڵێ گۆران تەنیا ناوی ئەکادیمی قوتابخانەکەیە بەڵام نالی ئەو هینەی وەستان لەوە لە دوای ئەوە شاعیرانی زۆر شوێنی چواردەوری کورد سلێمانی فراوان بوو شێوەکەی نالیان پەیڕەو کرد زۆر بەڵگەمان هەیە کەواتە بڵێ هەموو ئەوانەی کە لە دوای نالیەوە هاتن مەجبور بوون پەیڕەوی یاساکانی نالیە گرنگە نالی لە پێشەوەدا بەڵگەی دیوانەکانیان زۆرە بەڵام ئەوەی کە نەوتراوە منێڵم لە سەرچاوەکەم کە دکتۆر عەبدوڵڵا حەداد بێ زۆر شتیکە نالی لە ناوەی کوردستان زوو بڵاوبوویەوە خەڵک زۆر سەرسام بوون بە شێعرەکانیان شێعرەکانی نالی بێگومان سالم و ئەوانیش بەڵام زۆر لە مامۆسانی توێژەران بە پێی ئەکادیمیەکان وەکو مەسعود محەممەد بەڕاستی زۆر کەس ئەمین فەیزی پێش ئەو دکتۆر معرف خەزنەدار عەلاءالدین سوجادی ئەمین فەیزی تایبەتەکانی نالی و تۆ بەڵام زۆر بە کورتی و خێرایی دقیقی ئەلفاظ نوکتە سەنجی ئەم جۆرەشتانە ئەڵێ هەر هەمویان باسییان لێوە کردو ئەمە وەکو لە ناوەی کوردستان پێویست ناکا بڵێم جگەلەوە مزگەوت نەبووە مامۆستایەکی بەڕێز خەت خۆش خەت جوان جوان نووس دیوانی نالیان نووسیوەتەوە کاکتۆر لە ڕووی فەرلایەنیەوە ئەتوانین بڵێن نالی فرەلایەنتر و فرە بێگومان ئەو لە من بەسوێتی پانتایەکانی کوردبوون زیاتر بڵێت
بەڵێ من حەزەکەم وەڵامی و پرسیارە تۆزێت دواخین بۆ ئەوەی نالی لە دەرەوەی کوردستان ئەوە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە بۆچی نالی یەکەم جارێڵین لە ساڵی 1953 سێکە و ساڵ 1953 ئێشتا فەرمانڕەوایی و دەسەڵاتی بابانەکان ماوە ئەلێکساندەر خۆدیسکۆ لە پاریس ئەحمەوخانێک بەڵام ئەو ئەحمەوخانە ئەحمەو پاشای بابان بوو ئەبینێ خۆی باس لە شعری نالیەکە بەڵام بۆ زانیاریش وتاری هەیە نووسینێکی باشی هەبوو خۆدیسکۆ لە ڕۆژنامەیەکە یان گۆڤارێک بە ناوی ئاسیا بە فەڕەنسی دەرچووە لە پاریس باس لە دیالێکتی زمان لێکۆڵینەوەی دیالێکتەکانی زمانی کوردیەکە کاکە لە 1953 بەڵام سەرچاوی سەرەکی زین چییە؟ شعری نالی بە ئەحمەو پاشاڵێن نالی فیلۆلۆژیە باز لە فیلۆلۆژی زمانی کوردیەکە نمونونەکانی شعری نالیە باز لە کێش و سەرواکە ئەمە ئێمە بۆ ناڵین کە یەکێک و خۆدیسکۆ بەڵام شعری نالی لەوە ئاستا بۆ بڕوابێ ئەکادیمیەکی وەکو خۆدیسکۆ هەرچەند ئەو پیشەکەی وەکو سیاسی واوە بەڵام لێکۆڵەرێک و توێژەرێکی زمانەوانی زۆر باش بووە ئەمە یەک دووهەم من لە سێ شوێن باسەکەم یەکێک لە دەرەوەی کوردستان کە ئەوروپایە لە فەڕەنسا ناوی هەبووە هیچ نەبێ کەمترین شت دوای نیو سەدە یەکی کە لە ڕۆژهەڵات ناسەکان سۆن لە نووسینەکانیە 1930 ساڵێک پێش جەنگی یەکەم باز لە نالیەکە ئەویش نالی بەیەکێ لە شاعرە بەرزەکانی ناوچەی سلێمانی دیالێکتی شێوەزاری سلێمانی باسەکات کەواتە تێ بڵی جیهانبینی ناوخۆ دەرەوەش تەرکیزان لە بێگومان زانیویانە شاعری تر هەیە شعرەکانی کەیان خوێنێتەوە هی ئەوانی کە بەڵام زۆر سەرسام بوو بە دەستکاری زمان لە لای نالیەوە زمان ناسی ئەجا ئەمە دووشن لە ئەستەمبول بەو شێوەیە من کەمتر باسیەوە ئەستەمبول شارەزایم نییە دکتۆر عەبدوڵڵا حەداد خۆی چۆتە ئەوێ زۆر بەڵگەی کەی هەبووە خواپاداشی باتەوە شتی زۆر چاکی کردووە ئەمە شتێکی کەی نادیار بڵێم بەڵام نووسراوە بەداخەوە ڕۆشنبیری ئێمە نایخوێنێتەوە نالی زۆر نزیکەی 3 بۆ 4 ساڵ لە وڵاتی سعودیە دوورگەی عەرەبی سعودی ژیاوە بە تایبەتی لە مەککە 3 کەسی لە نزیکەوە بوون ئەمە بە پێی کتێبێک کە ببوورە ئەو 3 کتێبە بەڕاستی جێگەی سەرنجە کتێبێکیان لە نووسینی نووسەرێکی ناودار بووە و کاتە لە سەردەمی نالیشە بەیەکەوە بوون خۆی خەڵکی میسرە ناوی ئەلحەضراویە ئەلحەضراوی میسری کتێبەکە ناوی نەزهەت الفیکرە لێرا باسی نالیەکە تەنانەت بە نالی ئەفەندی مەلا ئەلخەڤەر نالی ئەلکوردی شەهرەزووری گرنگە ئەمە باسەکە ئەنجا باسی ئاستێکە لەگەڵ خیا بوون نالی میوانی میرنشینێکی گەورەی سعود بووە یەکێک لە پاشا عەبدوڵڵای کوڕی عۆف بەڕاستی پاشا عەبدوڵڵا ناودار بووە جگە لە لەو ئاسەیە بووە لەگەڵ ئەوانە بێگومان وەکو چۆن ئێستا بڵین ئەدیبە میسرەکان یا عێراقیەکان کەڵە ناوی ئەدەبی سەردەمی شکسپیر لە ئەوروپا 3 کەسەیە لە ئەڵمانیا چەند کەسەیە ئەو کاتە لە ئەدەب و زمانی عەرەبیە 3 کەسە بوون ئەمانە بوون ئەلحەضراوی پاشا عەبدوڵڵا خۆی نووسەر بووە جگەل لەو شەنقیتی ئەم سیانە هاوڕێی نالی بوون دانیشتون لە مەجلیسەکانە شتیان نووسی و قسەیان کردووە بەڵگە هەیە بەڵگەی زۆر هەیە دێڕە شیعر هەیە لە ناوی کوردستانی شتەکانی جگەلەوە یەک شتی زۆر گرنگتر ئێمە بەڕاستی لە ببوورە ئەوە تۆسێک دوورەکەومە خەیام هەر بە شاعیرە زانین زانایەکی 13 یەکێکەڵێ 12 زانستی زانیوە نالی ئێمەش تەنیا بە شاعیریە زانین بەڵام زمانەوانێک بووە پێش ئەوەی بڕواتە دەرەوەی کوردستان
کتێبی زانستی زمان خەریک بووە خەریکی دیالێکتەکانی زمانی کوردی بووە بە بەڵگەوە بە شێعر بە شێعر هەبووە لە نێوان مەلای گەورە یەک دوو دێر شعری لەبەر بووە مەلا کۆنەکان بۆ نەوەکانیان جێراوەتەوە باز لە شعری کوردیەکە باز لە ڕێزمانی کوردیەکات باشە زۆرم بۆ گرنگ بوو ئەو پرسانە بەڵێ ببوورە ئەنجامەکەی ئەم قسانە ئەوە بەڵگەی ئەوەیە نالی پێش ئەبێ بخەیت وەکو سالم خۆیڵێ نالی ئەم توانە دەسەڵاتی فکری معریفیە بۆ زمانیوانەیە بووە لە کووردا دوو کەسە بووە لە شعری کلاسیکیان نالی لە شعری نوێ شێخ نووری شێخ ساڵح زانای زمانەوان بوون دەستی خۆش بێ کاک دکتۆر شتی باشمان باس کرد لەوەی کە لە دەرەوە نالی چۆن بینراوە لە ناوەش لە ناو دەقەکانی نالیەوە هەنێ قسە بکەین جیهان بینی شعری نالی و جۆرێک لە فرلایەنی و فرەبعدی لە ناو شعری نالیە ئەتوانین ئەوەش بەیەکێ لە خاڵەکاندا بێن کە کوالیتی شاعرەتی نالیمان بۆ بەرزەکاتەوە بێگومان ئەو قسەی بەڕێستان ئەو ڕستەیە شعری نالی لە بەرگەوە بۆ بەرگ هەندێشتی کە لای شاعرانی کە تەنانەت لە شاعرە بەرزەکانی نەتەوەی عەرەبیا فارس لای ئەوانەی بینی بەڵام لای نالی ئەوە نییە نالی زۆر چۆتەوە بەسەر شعرەکانیە منەڵێم جاری واوە شعرێکی یە پارچە غەزەلێکی پێنج دێڕی مانگ دوو مانگ پێوە خەریک بووە واتە جۆری شعرەکان کوالیتی شعرەکانی زۆر تۆکمە داڕشتووە لە ئاستێکی بەرزی زمانەوانیا بووە لانی ڕەوانبێژی زۆر فراوان بووە یەک هونەری ڕەوانبێژی نا فرە ڕەهەند بۆ ڕەوانبێژی زۆر ئەنجا لەگەڵ ئەم فۆرما ناوەڕۆکێکی قوڵ کە تا ئێستاش لەگەڵ ڕێزمە بەرزترین و بەتواناترین قەڵەمی کورد بەڕێز خوالی خۆش بوو مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس و کوڕەکانی زۆر کاری چاکیان کردووە لە لێکدانەوە و ڕاوەکردنی شعرەکانی نالی و سالم و کوردیش مامۆستا محەممەد مستەفا حەمەدبۆر کردوێتی ئەوان خۆیان دان بە و ڕاستیاڵێن کە نەگەیشتونەتە کۆتایی لە تێگەیشتن لە نالیە مامۆستا دکتۆر معروف خەزمدار واڵێ زۆریان واڵێن لەبەرەوە بە توانایی نالی لە شعرا جۆری شعرەکانی کوالیتی شعرەکانی لە ئاستێکی زۆر باڵا بووە ئەمەش خاڵێکە بۆ ئەوەی کە نالی بە سەردەستە و دەست پێشکردانی باشە کاک دکتۆر لە ڕووی شێوازەوە بەڕێستان پسپۆڕی شێواز یا شێوازگەرین ئەمەوێ هەر بە پوختی ئەوم وەڵام بیتەوە ئەتوانین بڵێن بۆ خۆی نالی خاوەن شێواز و سبکێکی دیاریکرا و بە خۆی بۆ ئەمە ئینکاری لێ ناکرێت ئەم شێوازە وای کردووە شێوازی شعری نالی جۆرێک لە زاڵێتیش بدا بە شێوازی قوتابخانەکە مەسەلەن شێوازەکەی لای کوردی یا لای سالم دووبارە بکرێتەوە بە تایبەت لەگەڵ کوردیە جاری وایە تێکسەکان خەریکە تێکەڵە بن ئەمە سێبەرەی هەیە نالی بەسەر ئەوانی ترەوە لە ڕوو شێوازی شاریەوە بێگومانەوەی تۆ فەرمووت لە ساسە وەکو ئەکادمی زۆر شتێکی ڕاستە نالی کە ئەو شتانەی کردووە داهاتووی زانیوە بەڕاستی زانیوێتی کە ئەوە ئەمێنێت ئاماژەشی پیاوە لە زۆر شوێنە پەیامیشی هەبووە مامۆستا مەسعود عەبدولخالق لە پەیام گەورەتریش لە ڕوانێتە کارەکانی نالی مەسعود محەممەدە بەڵێ مەسعود محەممەد بوورە لە پەیام گەورەتر ئەڕوان ببوورن نەک مەسعود محەممەد مەسعود عەبدولخالق مەسعود ئەوەی لە هەولێر داهانیشێ باشە تەواوی بەڕێز ڕاست ئەو وشەیەکی ئینگلیزی ئەڵێ کە زۆر فراوانترە لە پەیامێک گەورەتر شتێکی گرنگی مەبەستە وەکو ئامانجێکی وەکو گۆڵێک وەکو داهێنانێک و ئامانجێکە شتێکە ئەوێ بیگەێنێت لە زۆربەی شعرەکانە ئەوەی تایە شاعرانی دوای خۆی قسەکەی بەڕێستان ئەوانی هاوڕێی بوون کوردی و سالم بێگومان شعری یەکتریان بینیوە کاریگەر بوون بۆ تەنانەت ئەوانەی دوای نالی و سالم و کوردیش هەر کاریگەر بوون بۆ شعرەکانی نالی و ڕەنگنیاوەتەوە لایەن من لە بەرهەمەکەمان لەو شێوازی شعری نالی و هاوڕێکانیە ئاماژە ماوە نمونەی شعری شمێناوە هەر لە کرماشان و داڵەهۆوە سەیاقۆ
شعری هەیە ڕێکەڵی شعری نالیە کاریگەری لە ناوچەی گەرمیان لە ناوچەی کەرکک و زەنگەنە شعرەبینی لای زۆربەی شاعیرانی وەکو حەریق و کە لە زێوێ بووە یا زەنگەنەکان یان سافی هێرانی زۆریان ئەوانە سەیرەکەی کاریگەرم بوون بە نالی ئەو سەبکەیە بینیتەوە تیانە ئەنجاوەکەوەی بەڕێزێ فەرموود چامە و غەزەلیان هەیە تێکەڵ بووە کاریگەری نالی ئەوەنە لەسەر کورد هەیە لەسەر کوردی مسەفابەجی کوردی شعرێکی مسەفابەجی کوردی هاتوتە ناو دیوانی نالیشەوە ڕەفیقان ئەوە ڕۆیم لە لاتان ئەوەی نالی نییە ئەوەی مسەفابەجی کوردی هەرچەند مامۆستا محەممەد مستەفا حەمەبۆر ئەڵێ ئەوەنە دێڕیهینی نالیە و ئەوەنەی هی کوردی و تێکەڵێک بووە لە نووسینی دەستخەتەکانە بەڵام بەڵگەی زۆرە ئەوەی لە زانستی شێواز ناسیە کار بکات ئەوەنە نزیکی کوردی ئەبینی لە خەسڵەت و تایبەتمەندی شێوازی نالیەوە وا هەستەکەی هی نالیە ژینە تەواو تەواوی کوردیە لە کورد بڕێکەیە کوردی یەکێ لە تایبەتمەندیەکانی شێوازی کوردی کوردبڕی بووە ڕاستەوخۆی ڕاستەخۆ بەرامبەرەکەیە دوێنێ خۆنالیشەوەی هەیە بەڵام زۆر بە دەگمەنترە کوردی ئەوەی زۆر سەری کەوتووە جگەلەوە هەندێک وردبینی تایە یان لە کورد بڕیەکە ئاسانی زۆر ئاسانە شعرەکانی کوردی بەڵام بەدەستەوە بەڵێ ئاسانە بە واتای ئەوە نییە کە هەموو کەسە توانێ و شعرانە بڵێن نە لە ئەدەبی عەرەبیە پێوتیە سەلی ممتەنیع ئەمە ئەوەیە ئەمە وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بوو کە ئەوەنە نزیکن لە یەکەوە کاریگەری ناویدان ئەوەنە نزیکە تەنانەت زۆر کە شعری ئەوێنی تێکەڵی ئەویان باشە کاکتۆر ئەگەر وەکو دو پرسیار ئەمە بڵێم باسمان لەوە کرد نالی زوو درکی بەو هێزی زمانە کرد و یەکسەر بە زمانە کوردیەکە نووسیوەتی و دەستی پێکرد و خۆشی ئەڵێ خۆ کوردیە خۆ کردیە باسم لە زمانی شعری نالی بۆ بکە عمقەکەی قوڵایەکەی پۆتەنسیەڵەکانی هونەری ڕەوانبێژی نالی وردبوونەوەی نالی لە ناو زمانە ئەمەش گرنگە پێم وابێ وانە بەڵێ وەکو سەرەتا وتمان یەکی زانایەکی وەکو خۆدیسکۆ یان لێکۆڵەرانی خۆشمان لە شعرەکانە ئەوە بەدیەکرێت بێگومان بۆ نمونە ئەو زانا بووە بە ڕەوانبێژی عەرەبی وەکو خوێنێکی ئاسایی نەیخوێنوە دڵنیا بە ئێستش مامۆستای ئاینی وا هەیە من لەگەڵ ڕێزمان ناوی دوان بێم مامۆستا محەممەد یوسف لەگەڵ مامۆستا جاسم کەلاری زۆر جار لە ڤیددیۆکانیانە بۆچی باس لە نالی و مەحوی ئەکەنەوەوانە بڕات بێ نالی و مەحوی ئەوانی وا لێ کردووە خەڵک بە خەڵک ئاشنابن و خەڵک زۆر ئەو دوانە بە ئاشنا بناسێت و کەڵک وەرگن لە بەرهەمەکانیان ئەژینا بە هەزاران مامۆستای ئاینی هەیە لە ئاستی زانستی ئاینی و فیقوانە بەقێوانە زانن ئەم نمونەیەم بۆت بەڵام ئەوانەی کە ئەو هەزارە بەقەی ئەو دوانە لە نالی و مەحوی تێنەگەیشتوون ئەتەوێ بڵێ چووەتە ناو فرەترینی خەڵکەکانەوە بێگومانایەکەوە بۆ زانایەک بۆ بەڵێ ئەنجا ناودارکردنی ئەمانە بەهۆی زمانی نالی و مەحویەوە بووە من ئەمێ زیاتر ئەوە بڵێم نالیش لە چواردەوری نالی من ناڵێم هەزارە بەڵام ئەو کاتەی نالی مامۆستا بۆ یان بڵین خوێندکارە فەقێ بووە بە قۆناغەکانی خوێندنی ئەکادیمی فەقێت یا ڕۆشتووە تا ئیجازەی وەرگرتووە هاوڕێ هەبووە مامۆستای ئاینی لە چواردەوری بوون زۆر بوون لەوانەیە سەدانێک بووە بەڵام کوا ناویان بۆچی نالی پێشکەوتووە نالی لەبەر ئەوەی زمانی کوردی بە هەند وەرگرتووە لە ناو زمانی کوردیا چی لایانی ڕەوانبێژی ئەمە ئیبەستم بە وەڵامی پرسیارەکەی بەڕێستەوە چی هونەری ڕەوانبێژی عەرەبی هەیە لە ناو شێعری نالیای بینی بە زمانی کوردی تەنانەت هونەری کە من ناتوان هەندێشتەیە لێرا بڵێم هونەری وای بەکارهێناوە لە دیوانە شێعرەکەیە لە هونەری ڕەوانبێژی عەرەبی
زمان و ئەدەبی عەرەبی و فارسی تێیپەڕانوە خۆشی تێپەڕان. لەوانان نایبینیتەوە نزیکە بێتەوە لە نووسینە دەگمەن و بەرزەکان شعری نالی بۆ نمونە ئەو شعرەی کە لە مەکە وتوێتی شتێکی خۆیەتی وەکو بڵێ نامۆییەکە یا نەستەلۆژیایەکە بۆ کوردستان بۆ شارە زوور تەنانەت ئەو شعرەشی و پارچە گەورەیە کە لە شامەی نووسێ دەرونی لیداری شەهرە زووری و بەردێهی کە فرمێسکی گەرمین ئیلا ئاوی سەردێهی ترى وردة قوتا وجوتا وسائقا فيا قوتتي من جوته ثم فرده ئەمە زمانی کوردی و عەرەبی وا تێکەڵ کردووە هەرچی قەواعید و شێوە جوڵە حرەکات هەردوو زمانەکەی هەردوو زمانەکەی تێکەڵ کردووە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس دەڵێ ئێمە ناتوانین نەبەڕێ نووسە کوردیەکە بە تەواوی بینووسین نەبەڕێ نووسە عەرەبیەکە لەبەرەوە ئەوێ بە هەردووکە ئەوە وەڵامی پرسیارەکەی تۆیە کە توانای نالی ئەمە بووە دەستەکانە خۆش بێ کاک دکتۆر من وەک خۆم هەم کەڵکم وەرگر هەم سوودێکی زۆر باشیشم وەرگر حتمما ئیشەڵا ئەوەژە گوازرێتەوە بۆ بینێر و بەردەنگی ئەمە بەنسبەت کاتی بەرنمەکەەوە هیچم نەماوەگەنا پرسیاری زۆرتر هەیە بە هیوام ئەم پرسانە بۆ بەردەنگ و بینێری ئەمەش بگوازرێتەوە خەڵک خۆی بگەڕێ بە دوای ئەم جۆرە لە دنیا بینی و جیهان بینی و ئیتر جۆرێک لە جۆرەکان ئەم بەرنامەی وا بکات جۆرێک لە وەگەرخستنی خوێندنەوە و دووبارە دەستپێکردنەوە دەربارەی نالی و پرسی نالی و شعری نالی و حتا شاعرانی دواتریش دەست پێ بکە من زۆر سپاس دەکەم ئەرکت کێشە مەمنونتم زۆر سپاس بۆ بەڕێستان هیوادارم ئەم زانیاریانە بگات بە ڕۆشنبیر و خوێنەواری کورد ئەگەر من هیچ وا نازانم بەڕاستی سەرەتام لە دەریای شعری نالیە تازە پەنجەتەڕەکەم و ئەتوانم شتێکی لێ بزانم هیوادارم بە هەڵە نەچوو بم لە دەستەکانت خۆش بێ بەخش بێ سوودێکی هەبێ بۆ خوێنەوەری حتممەشەڵە دەستی خۆش بەمۆستاگیان وەک هەمیشە زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتا یاڵقەیەم جارێ بەرنامەی بانیژە تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان نەسپێرم تەندروست بن.